بەخوا تۆ چەند جار لە کاتی نووسینە هەڵت کردووە؟ زۆر. منیش چەند جا هەڵم کردووە. ئێمە کاتێک کە دەست ئەکەین بە نووسین لە کاتی نووسینە چەند وشەیەک هەڵاکەین کورت جاری وا هەیە چەندی ڕێ هەڵاکەین کاتێک بەهۆش خۆمان دێنەوە ئەمە هەر هەمووی غەڵەتە. ئیخۆ نابێت لەسەر غەڵەتەکە بەردەوام بیت. یەکسەر ئەچین لاسیکێکە هێنون خێرە هەڵەکانمان نەسڵینەوە ڕاستیەکەینەوە بۆی بخوێندرێتەوە بۆی بەکەڵک بێت. ئەمە نمونەیەکی جوانە بۆ هەموو هاوسەرێک. هەموو هاوسەرێکی موسڵمان هەموو ژنوپیاوێکی موسڵمان پێویستە لاسیکێکی وا لەگەڵ خۆیانە هەڵگرن. یارمەتی یەکتری بن. ئەگەر هاوسەرەکەی هەڵەیەکی کرد بۆی بسڕێتەوە چاوپۆشی لە هەڵەکەیکە. عەزیزەکەم ئێمە ئینسانین ئینسان. ئێمە لە بەهەشتا ناژین و ژیانی هاوسەرگیریش پارچەیەک نییە لە پارچەکانی بەهەشت. ئەگەر پێت وایە ژیانی هاوسەرگیری پارچەیە لە پارچەکانی بەهەشت تۆ زۆر هەڵی. ئەسڵەن وایە لە سەرەتاوە هاوسەرگیریت نەکردایە. ئێمە مرۆڤین و لەسەر ئەرزا ئەژین. ئەرزێک پڕ لە ئاڵۆزی پڕ لە کێشە و مەشاکیل. ئێمە خواوا خەڵقی کردوین کە هەڵە بکەین هەڵەشە بین تووڕە بین لەسەر بەسیترین شت جاری وا هەیە عادز بین لە یەکتری. بەڵام ئەگەر لاسیکێکی وامان پێبێت هەڵەکانی یەکتری بسڕینەوە دەستی یەکتری بگرین یەکتری ڕاستکەینەوە ئەو کاتە ژیان پڕ ئەبێ لە خۆشی. بەڵکو باخچێک لە باخچەکانی بەهەشت ئەبێ بە مڵکی تۆ بە ماڵی تۆ. چۆن ئەبێ ژن و پیاو لەسەر بەسیترین کەلیمە 2 ڕۆژ 3 ڕۆژ چەند مانگ قسە لەگەڵ یەکتریا دابڕن؟ چۆن ئەبێ لەسەر بەسیترین کێشە ژیانی هاوسەرگیری لە خۆت تێک بیت ئەو ژیانە ئارامەت تێک بیت؟ چۆن ئەبێت؟ ژن و پیاوی وایە لەسەر بەسیترین کێشە ئیتر وردە وردە ئەوەنە لەسەری ڕۆن ئەوەنە لەسەری ئەڕۆن تا ئەوەی کەوا گەورە ئەبێت و ئیتر بەکەس چارەسەر ناکرێم مەجبور ئەو کاتە تەلاق و جیابوونەوە ڕووبات. بۆچی ئەو مناڵانە سەرگردان ئەکەیت؟ رسول الله صلى الله عليه وسلم فرميتي لا يفرق مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر. چۆن ئەبێت لەسەر شتێکی زۆر بەسیت خێزانەکە تووڕەکەیت لێی تووڕە بیت عادزی بکەیت کاکە شتێکی ئەوت بەدڵ نییە هەزارە شتی جوانی هەیە دەسێ سێشتە جوانەکانی کە یەک جارێ تووڕە بووە ئەی بۆ سەیری زەردەخەنەکانی ناکەیت کە هەزارەها جار زەردەخەنەی بۆ تۆ کردووە یەک جاوشەیەکی ناشرینی وتووە ئەی بۆ سەیری وشە خۆشەویستەکانی ناکەی چەنەها جا ئامێزی خۆشەویستی بۆ تۆ کردەوە چەنەها جاوشەی بە قوربان و بە ساقی بەرامبەر بە تۆ بەکارهێنا ئەی بۆ سەیری ئەوانە ناکەیت؟ ئەگە تۆ سەیری ئەوانە بکەیت ئەو کاتە ئەو هەڵەیە زۆر ئاسانە سڕێتەوە زۆر بە ئاسانی ئەتوانین ئەو کێشەیە حەلکەین. بۆی عەزیزانی خۆم ئەمە باوەڕتان هەبێ خۆشبەختی دروست دەکات ئەمە خۆشەویستی دروست دەکات. ئەگەر ئەتانوێ ڕوحتان بەسەر یەکا دەرچێت پێویست دەکات چاوپۆشی لە هەڵەکانی یەکتریکەن. من هەڵەی نەئەخلاقی ناڵێم ئەو وردە بۆڵا ناڵێم ئەو وردە هەڵانە ئەڵێم کە لە ماڵەوە ڕوو ئەدەن و ئیتر فوی تێکرێ و گەورە ئەکرێت تا ئەوەی هەموو خەڵک پێیەزانێت. بەمە ئەتوانیت کێشەکانت چارەسەرکەیت ژیانت پڕ بێ لە میهرەبانی و لە خۆشەویستی. ئەکمەل المؤمنین ئیمانە ئەحسەنهم خولوقا. کامڵترین ئیماندار ئەوەیە زۆر بە ئەخلاق بێت زۆر بە ڕەوش بێت. لەناو هەرە بە ئەخلاقەکانە و بە ڕەوشتەکانە فەرمووی خیاڕکم لینیسائیهم باشترین پیاوتان ئەوەیە بۆ هاوسەرەکەی خۆی باش بێت. چەند خۆشە جاری وا هەیە کێشەیەک ڕۆدا لە ماڵەوە چونکە هیچ کەسێک بێ کێشە نییە. ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێ کێشە نەبوو بێت ماڵەکانی ئێمە ئەولاترە ئەبێ کێشە هەر هەبێت چونکە ئێمە مەلائیکە نین. جاری وا هەیە ژن تووڕا بێت جاری وا هەیە خەتای پیاوە جاری وایە خەتای هەردووکیانە ئیتر بەدڵ عاجزیەوە ئەڕۆیتە دەرەوە چەند سەعاتێ چەند کاتێک گەڕۆیتە دەرەوە دوای ئەگەڕێیتەوە هیچ لە دڵتان نەماوە. ئەڵڵا لەو پیاوە کە ئەگەڕێیتەوە سێرەکەی ژنەکەشت هیچ شتێکی لە دڵان نەماوە ئەسڵەن هەر لە بیری نەماوە کە کێشەی لەگەڵ توا هەبووە. لەسەر سفرە سەیری یەکتریەکەن پێ ئەکەنن نان ئەخۆن لەگەڵ یەکتریا ئەڵێ هیچ نەبووە لەم ماڵە ئەم ژن و پیاوە هەڵگری ئەم لاسیکەن ئەم لاسیکەیان هەڵگرتووە چاوپۆشیان لە هەڵەکانی یەکتری کردووە. بابە ژنی وا هەیە بەسیترین کەلیمەی پیاوەکەی لە بیر ناچێت. چۆن ئەبێ وابیت؟ دوو ئەوەنە ئەیڵێت تا شتەکە گەورە ئەبێتەوە ئەم پیاوەش تەق لە جەرگیەکات تا ئەوەی ژیان لە خۆی تێکەدات. دایکت وایوت باوکت وایوت براکت وایوت نایبڕێتەوە نە ڕۆژێ نە دوان نەسیان نەچوار دا ئەم لاسیکە هەڵگرە و بیسڕەوە
پیاوەکە توو ڕەبوو قسەیەکی کردووە پیاوەکە تۆ وادوت هەتا ئەوەی تەق لە جەرگی ئەم پیاوە ئەکا و ئیتر تەواو ژیانیان کۆتایی پێدێت یا ئەم پیاوە جاری وهەیە ئەم ژنە بەسیترین شتی کردووە باشە ئیتر هەڵەشە بووە غەڵەتێکی کردووە کەوتم مرۆڤین ئەم پیاوە نایبڕێتەوە لەسەر جێ ئیداتە چاویە لە کاتی نان خواردنا ئیداتە چاویە لە کاتی سەفەرە ئیداتە چاویە هەموو دقەیە برینی ئەم ژنا کولێنێتەوە عەزیزەکەم تۆ بۆ ئەوەی بەختەوەر بیت بۆ ئەوەی ژیانێکی پڕ لە سەلامەتی و ئاشتی و خۆشی و خۆشبەختی بەڕێبکەی پێویستت بە لاسیکێکی وایە واللهی هەر ژن و پیاوێک لاسیکێکی وایە نەبێ و هەڵەکانی یەکتری ڕاستەوە نەکەن دەستی یەکتری نەگرن و یەکتری ڕاستەوە نەکەن واللهی ژیانیان زوو کۆتایی پێدێت کاکە شەهر العەسەل ئیسا يعني خەریکە يعني ها هەل لە مانگی یەکەمە چونکە ئەمە هەڵناگرن چونکە لە فەلسەفەی زەواج تێنەگەیشتوونە یەکسەر ئەبێ بە شەهر القوزەڵ قورد لێیان تێکەچێت بۆیە ئەگەر ئەتەوێ بە خۆشبەختی بژیت پێویستە لاسیکێکی واتە بێت پێویستە بە سەلامەتی بژیت عوثمانی کوڕی زائیدە پیاوێکی حەکیم بوو لە سەردەمی ئیمامی ئەحمەدە هات بۆ لای ئیمام فەرمووی العافية في 10 أجزاء أو العافية 10 أجزاء فرمي أي إمام سلامتي لدشتايا ده جزء 9 منها في التغافل فرمي نويا تشاوبوشي أيبات إمامي أحمد فرمي كلها في التغافل هرد جزء كي لتشاوبوشي آية والله تشاوبوشي لخيزانة كدبك أو ورد بولاني كالرؤدا ورد كيشاني كوا رؤدا تو بسلامتي يجيت ما الله ليت يقناشي والله حمو خلق غيبطو حسادة بيابات بلام أجر لكيشيك لدوان لسيان لتشوار تو لقل همويا أم لاسيكو هلا قرتو نتصري وتشاوبوشي ليد نكرت أو كاتا ما الله ليت يقناشيت